نەبوونی بەڕێوەبەرایەتی پاسپۆرت گرفتی بۆ هاوڵاتیانی چوار قەزای سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگەسۆر دروست کردووە. هاوڵاتیان ڕێگایەکی دوور و ماندووبوون و زەحمەتێکی زۆر دەبینن تاوەکو پاسپۆرت لە هەولێر دەردەهێنن. چەند ڕۆژێک پێویست دەکات سەردانی هەولێر بکەنەوە تاوەکو کۆتایی بە مامەڵەکانیان دێت. هاوڵاتیانی سۆران نیگەرانن لەو هەموو کارە ڕۆتینیاتەی حکوومەت و داوا دەکەن بەڕێوەبەرایەتی پاسپۆرت لە سۆران بکرێتەوە. بەڕاستی خەڵک ئێستا لە ڕزالەتەکی زۆردایە بەداخەوە کە پێش ئێستا ئەمری لۆ بۆ دەرچوو گوتیان بەڕێوەبەراتی پاسپۆرت دێت ئێرە بەڵام تا ئێستا نهاتیە لە ئەوە بوو لەو شەوانەی کە ڕابردوو داگوێن لە بەرنامەکی بوو کە بەرپرسەکی پاسپۆرت ئەرێ لەسەر بینای ئەتاستا بینای لە بۆ دابین نەکرا لە قەزای سۆران و قایمقام بینای لۆ دابین نەکردیا بەڕاستی گەر ئەوە شوابێەوە کارەساتەشی دیکەیە چار قەزان نەتوانی بینایەک لە بۆ پاسپۆرتی ئامادە بکات لەسەر ڕای ئەوەی کە ئەو هەموو خەڵکە لەو ڕێیا ڕۆژانە خۆی تووشی مەترسی ڕێگای و مەترسی مەسروف و هاتوو چۆ ئەکا بەڕاستی بەداخەوە خەڵکەکە لە ڕەزالەتێکی زۆردا هیوادارین ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بەو باتبەتەوە بە زوویی بێنە هانای ئەو خەڵکەوە عیلاجێک لەو خەڵکەی بکەن. ئیزدعامە زۆر ئیزدعامە ئێستا بسم هەولێری سڕی دانیم زاژی بیست مانگە جدی بسم پەنجەمۆی بکەین ئەو زای بڕۆی دوو مانگی هێتا دێتەوە هەموو مەسرەف و وەختیەوێت و ماندیبوونیەوێت و داواکاریم ئەوەیە نووسینگەشی لێ بکەنەوە زەرورە نووسینگە بکرێتەوە لێرە زۆر. ئەگەرچی ماوەی 4 مانگە حکوومەتی عێراق بڕیاری داوە بەڕێوەبەرایەتی پاسپۆرت لە سۆران بکاتەوە بەڵام بەهۆی دابین نەکردنی شوێن بۆ بەڕێوەبەرایەتیەکە لەلایەن ئیدارەی شارەکەوە لە ناو هاوڵاتیان دەنگۆی ئەوە هەیە حکوومەتی عێراق پەشیمان بوو بێتەوە لەکردنەوەی بەڕێوەبەرایەتیەکە. قایمقامی سۆرانیش دەڵێت بە فەرمی هیچ بە ئێمە نەگەیشتووە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە کەواکردنەوەی بەڕێوەبەرایەتی پاسپۆرت ڕەفز کرابێتەوە بەڵکو پێشبینی دەکەین دوای کابینەی نوێ بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەنسبەتی پاسپۆرتی طبعاً مفاوضات کراوە مەبدئیەن حکوومەتی بەغداد ڕەزامەندی دایە لەسەرەوەی کە پاسپۆرت لە سۆران بکرێتەوە و ئێمە دوو زاریش لیژ نەهات و بەڕێوەبەری پاسپۆرتی هەولێر هات لە سۆران دانشین تۆزێ ملە حەزیان لەسەر ئەو شوێنێک هەیە کە بۆمان دەستنیشانکردن شێ زێمان بۆ دیاریکردنە هێشتا ملە حەزیان لەسەیانەوەی جێگایکی چاکتر پێ بکەن. ئەم تەسەوڕەکەم ئێستا لە گفتوگۆدانە پاش فترەیەکە پاشی تشکیلاتی حکوومەتی ئەو بەرنامە زیندوە بێتەوە و ئەوەی پێویست بێ بۆی جێبەجێکری کە بتوانین پاسپۆرت لە سۆران بکرێنەوە بەڕسمی هیچ بەمە نەگەیشتێکە ڕەفزکرابێتەوە. هەر چوار قەزای سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگەسۆر کەوا سەر بە پارێزگای هەولێرن ژمارەی دانیشتوانیان لە 341,671 کەس پێکدێت. سۆران کەوا ناوەندی ئەم قەزایانەیە دەکەوێتە دووری 110 کیلۆمەتر لە پارێزگای هەولێر. هاوڵاتیان بۆ زۆربەی کارە گرنگەکان لە مامەڵە حکوومیەکان دەبێت سەردانی پارێزگای هەولێر بکەن. ئەمەش بارگرانیەکی زۆری بۆ دانیشتوانی ناوچەکە دروست کردووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.